لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێبەندەری جەیهانی تورکیەوە بۆ بازاڕەکانی جیهان 2 ساڵە لە بری بۆری نەوت بە تەنکەر هەناردە دەکرێت و بە قاچاق دەفرۆشرێت. بەهۆی گرێکۆڵەی گرێبەست و قەرزی کۆمپانیاکانیشەوە دیار نییە هەناردەکردنی کەی دەست پێ دەکاتەوە. بەڵام ئەوە ڕوونە کە ئێستا بەرپرسانی هەرێم و کۆمپانیا نەوتیەکان ڕێگرن لە هەناردەکردنەوە. دۆسیەی نەوت ئاڵۆزترین دۆسیەی ئابووری و پڕگەندەڵترین مەلەفی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە. هیچ جۆرە شەفافیەت و ڕازگۆییەک لە ئاشکراکردنی داتاکاندا بوونی نییە. ئێستاش لە هەرێمی کوردستان هەموو ئەو دەستگایانەی بۆ ئیدارەی دۆسیەی نەوت دانراون ناکاران. وەزارەتی سامانە سروشتیەکان بە وەکالەت بەڕێوە دەبرێت و ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز لە تەمەنی ئەم کابینێدا 1 جار کۆبۆتەوە. ئەوەی نوێنەرایەتی دۆسیەی نەوتی هەرێم دەکات کۆمپانیای ڕووسی و ئەمریکی نەک لایەنی خۆماڵی. لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 2023ەوە تورکیا ئامادەی خۆی بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت بەپێی ڕێوشوێنەکانی عێراق دەربڕیوە. لە 2 شوباتی ئەم ساڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمواری یاسای بودجەی کردەوە و ئاوی کرد بە ناکۆکی یاسایی نێوان هەرێم و بەغداد لەبارەی تێچووی بەرهەمێنانی نەوتەوە و دوای 2 ساڵ هێنان و بردن تێچووی بەرهەمێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی لە $6 بۆ $16 بەرز کردەوە. 28 شوباتی 2025 وەزارەتی نەوتی عێراق دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی ڕاگەیاند. ڕۆژانە داوای 185,000 بەرمیلی لە هەرێم کرد بە مەرجێک دواتر بگاتە 400,000 بەرمیلی ڕۆژانە. بۆ ئەم مەبەستەش بەغداد ئامادەیە $16 تێچووی هەر بەرمیلێک بۆ ئەو 185,000 بەرمیلە خەرج بکات. بەڵام کۆمپانیا بیانیەکان هەناردەکردنەوەیان ڕەت کردەوە. هەرێمیش ڕایگەیاندووە کە توانای بەرهەمێنانی 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەیە. لەمەش بڕی 115,000 بەرمیل نەوتی بۆ خۆی دەوێت و دەیەوێت عێراق پارەی بەرهەمێنانی ئەو 115,000 بەرمیل نەوتەش بدات. تا ئێستاش گرێکۆڵەی هەناردەکردنەوەی نەوت نەکراوەتەوە. ئێستا کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکور پێگاتووە لە 8 کۆمپانیای بیانی لە کەرتی نەوت و غازی کوردستان. داوای گرێبەستی نوێ و گەرانتی پارەدان و قەرزەکانی ساڵانی ڕابردووی سەر هەرێمی کوردستان دەکەن کە $1 میلیارد. بەغدادیش ئەم داوایانە ڕەت دەکاتەوە. هەرچەندە حکوومەتی سوودانی پێشنیازی بۆ کۆمپانیاکان کردووە کە گرێبەستیان لەگەڵ واژوو بکاتەوە لە جۆری هاوبەشی لە قازانج. بەڵام کۆمپانیاکان سوورن لەسەر گرێبەستەکانی خۆیان لە جۆری هاوبەشی لە بەرهەم. لەم پەردروستکردنی بەرپرسانی هەرێم و کۆمپانیاکان بۆ هەناردەکردنەوەی نەوت بووەتە هۆی نەناردنی بەشە بودجەی هەرێم بە تەواوی. بەغداد تەنیا موچە دەنێرێت کە ڕەنگە کێشە بۆ ئەویش دروست ببێت. بەڵام کۆمپانیا بیانیەکان و بەرپرسان لە پێناو بەرژەوەندی خۆیان پەکی دەخەن.